دووبارە سڵاوتان لەبێ دەم کاتتان باش لە بەردەم بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوە لەگەڵتان بەردەوامی دیارە مامۆستایانی وانەبێژ و مامۆستایانی هەمیشەیی و بەشێک لە فەرمانبەرانی ناڕازی لە دەنگی خۆیان خستۆتە پاڵ دەنگی مامۆستایانی وانەبێژ و بە هەمان شێواتونەتە بەردەم شەقامێکی سەرەکییان لێرە داخستووە بۆ داواکردنی مافەکانیان. دەمێ بچمە لای بەشێک لە مامۆستایان لێرە کە کۆبوونەتەوە بە دروشمی ناڕەزایەتی دروشمی ناڕزایەتیان بەرز کردوتەوە. سڵاوت لێبێم کاتت باش. ئەمڕۆ تۆ وەکو چین و توێژێک بەشداری مامۆستا یاخود فەرمانبەری و داواکاریتان چییە؟ بەخێر بێن وەکو نوێنەری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لێرەین پشتیوانی خۆمان بۆ مامۆستایان و سەرجەم فەرمانبەران دووپا دەکەینەوە. ئێمە بەردەوامی لە بایکۆتکردن و ناوەندەکانی هۆڵەکانی خوێندن ناکەینەوە هەتاوەکو موچەکانی مانگی 8 و 9مان پێدرێم، پاشان پلە بەرزکردنەوەی مامۆستایان، پاشان گەڕاندنەوەی ڕێز و شکە و حرمەت بۆ مامۆستایان لەلایەن دەسەڵاتەبانێ. کۆیلایەتی سەردەم بوەستێنە ئەمە و دروشمەیەکە بەدەستی تۆوەیە. مەبەستان چییە لەمانە؟ مەبەستمان لەوەیە ئێمە چەند وەختە وەکو کۆیلە ئەژین لەم شارەیە لەم وڵاتەیە هیچ حەقێکی خۆمانمان پێ نادرێ لەبەرو داوای ئەوەکەین ئەم کۆیلایەتی ئەبێ بوەستێنێن. ئێمە هەمومان مرۆڤین خاوەنی کەسایەتی بەهێزین خاوەنی کەسایەتێک بەهێزین ئەبێ مافی ئەومان هەبێت کە دەنگی خۆمان بە ئازادی دەربڕین لەم شارە. بەڵێ بینەرانی شارپێش لێرە مامۆستایەکی زانکۆ دەبینم من دەمەوێت بچمە لای و لە دوانی دەور بگرم کە بزانم مامۆستای زانکۆی سلێمانی ئەم مامۆستا سڵاوە دەبێم کاتت باش. تۆ ئەمڕۆکە مامۆستایەکی زانکۆ لێرە بەشداری دەنگی خۆت خستۆتە پاڵ دەنگی مامۆستایانی وانەبێژ داواکاریتان چییە؟ دەتەوێت بڵێ چی؟ سەرەتا بەخێر بێن. من وەکو مامۆستایەکی زانکۆ هاتووم بۆی مافەکانم داوا بکەم کاویش هەموو ئەو شایستە دارایانەیە کە ئەمانگرێتەوە وزریمان زەوت کراوە وەکو بۆ نمونە پلە بەرزکردنەوە ئەو موچانێک کە پێشتر نەدراوە و سەرەکی ترینیان ئەوەیە کە تا ئێستا ئێمە لە مانگی وا چینە مانگی دەوە موچەی مانگی حەوت تازە بە تازە ئەدرێ. بۆی هەچونە تێرە بۆی ئەو مافانەی خۆمان داوا بکەین کە چیتر قوبڵی نەکەین کە مافاکانمان زەوت بکرێ و بەداخەوە کە بووە ئێستا سرجەم چین و توێژەکان سرجەم فەرمانبەران لێرە ئامادەیان هەبووە بەڵام بەداخەوە ئەوان لێرە نین تەنها مامۆستایانی لێیە. زۆر باشە مامۆستا باستان لەوە کرد بەدەر لە گرفتی موچە کە باستان کرد ئەمە کێشەیەکی دەتوانم بڵێم زۆرینەی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستانی شەکە بەردەوام لە گربوونە ناڕزایەکان باسی لێوە دەکەن. لە پرۆسەی خوێندندا لە زانکۆکاندا چ گرفتێک هەیە تا وەکو پێویست گرنگی بە پرۆسەی خوێندن دراوە خوێندنی باڵا؟ خۆی ئەوەش کێشەیەکی ترە کە ئەوەش پێویستی بەوەی کە قسەی لەسەر کرێ بێگومان کە ئەگەر تۆ بە پێی پێویست تۆ مافەکانی مامۆستایان نەدەی پێداویستەکانی فەرمانبەران نەی ئەمە بێگومان کاریگەری ئەبێت کاریگەریەکە ڕەنایاتەوە لە ناو سیستمی خوێندنەکەیە بە خوێندنی باڵاشەوە بە سلکی پەروەردەشەوە بۆیە بێگومان ئەمە ڕەنگانەوەی ئەبێت تۆ مامۆستایەک مەعاشی نایەتێ بە چ تاقە وزەیەکەوە بێ دەرز بڵێتەوە بە خوێندکارەکانی چۆن خۆی ئامادەکە چۆن پێداویستەکانی ئامادەکە لەبەرەوە بمانێ و نەمانێ ئەمە هەمووی کاردانەوەی نەرێنی لەسەر چ خوێندنگە چ زانکۆ هەیە لەبەرەوەی کە من ئەگەر بێت مامۆستایەک بم بە تێر و پڕی بێم دەرسی خۆم بڵێمەوە جۆرێکە ئەگەر بە کەم و گرتی و گرفان بەتاڵی بێم دەرس بڵێمەوە جۆرێکی ترا بۆیە ڕنگ دەداتەوە بێگومان زۆریش ڕەنایاتەوە. خۆشبێ بەڵێ بینەرانی شارپرس ئەمەی کا ڕاستە و خۆ لە دیمەنەکاندا دیبینن بەردەم بەڕێبەرێتی پەروەردەی ڕۆژاوایە کە بەشێک لە مامۆستایان وانەبێژ و مامۆستایانی هەمیشەیی بە هەمان شێوە هاتوونەتە سەر شەقام و شەقامێکی سەرەکیان لێرە داخستەوە و ڕێگە بە هیچ هاتوچۆیەکی ئۆتۆمبیل نادرێت لێرە و ئەمەش وەکو کاردانەوەیەک وەکو خۆیان باسی دەکەن وەکو کاردانەوەیەکە بۆ ئەو بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکان بەرامبەر بە ئەو ناڕەزایەتی کە ماوەیەکی زۆر ئەوان هەر لە دەستپێکی پرۆسەی خوێندندا ڕایان گەیاندووە و لە زەنگی تازەی ساڵی خوێندنیان لەسەر شەقام لێدا بەڵام تاوەکو ئێستا وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە و ئەمەش وەکو کاردانەوەیەکە هەرۆک لە دیمەنەکاندا دەبین خۆشیان باسییان کرد و کاردانەوەیەکە بۆ بێدەنگی بەرامبەریان نوێنراوە شەقامێکی سەرەکیان لە بەردەم بەڕێبەرێتی پەروەردەی سلێمانی ڕۆژاوای سلێمانی داخستووەکە
مامۆسایەکی زۆر لێرە کۆبوونەتەوە دەمێ بچمەلایەکی تریان لێرەوە مامۆسا عادل سڵاوت لەبێ ئەم کاتتان باش دیارە ژمارەیەکی زۆر لە مامۆسایانی وانە بێژ مامۆسایانی هەمیشەیش بە هەمان شێوە لێرە گربوونەتەوە بەشێک لە مامۆسایانی زانکۆ و فەرمانبەرانیشی تێدایە وەڵام نەدانەوەی و بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکان بەرامبەر ئەو مافە سەرەتانی و خۆتان باسی دەکەن کەمە مافێکی سەرەتایی خۆتانە داوای دەکەن بۆچی دەگەڕێنەوە لەبەرێم دەسەڵاتە زۆر بێباکەن لە ئاس خەڵکە دەسەڵاتێکن حرمەتی هاوڵاتەکانی خۆیان ناگرن هاوڵاتەکانی وەکو کۆیلا تەماشاکەن نەگۆگۆ هاوڵاتی لەبەر ئەوە بەم شێوازە مەمەڵەگە هاوڵاتیانەکەن وەگەرنا ئێمە کاتێ لەگەڵ نوێنەری وڵاتانی بیانیا دانیشن ئەڵەن لە هەر وڵاتێکە سێ ڕۆژ خوێندن پەکی بکەوێ ئەبێ حکومەتە دەست دەکارشێتەوە ئەگەر حکومەتەکە شعوری هەبێ بەڵام ئەمانە کۆمەڵە شعور بەرپرسی بێشعوری بێ هەستن بەرامبەر ئازار و مێنێتەکانی گەلەکەیان وەکو ئاماژەم پێکرد بەشێک لە مامۆسایانی زانکۆ و هەمیشەیی و بە هەمان شێوە فەرمانبەران و فەرمانبەری بەڕێبەتی کارەبایش بەجلی ڕسمی داوامەکەی هاتۆتە پاڵتانەوە ئەمانە پێشتر هەڵوێستیان هەبوو لەگەڵتان یاخود ئۆتۆماتیکی ئەم ڕاتون لەگەڵتان داوای مافەکانیان دەکەن ئێمە پێشتر تەنسیقمان هەوە بەڵام ئەوە ئیسەلمێنێکە مەینەتێکە ئازارەکە هەومان تێ ئازارمە پێگەیشتووە ئەوەیشی کێسا ئەگەر لە فەرمانگەکە لە هەولێر و دۆک لە سلێمانی دەوام بکات ینی جۆرێک لە جۆرەکان بەتابەتی ئەو دەفەرە ڕێگە بە دەنگی ئازاد نادرێ وە لێ ڕژدەوە چێ بەهۆی فشارێکەوە دامکە وەگەرنا هەمومان یەک ئازار و یەک مەینەتیمان هەیە و دەیان موسەمان فەوتا و دەیان مانگ چارەکە موسەمان وەرگرتووە ویستان دوێنێ شەو خێمەی ناڕەزایەتی هەڵ بدەن خێمەتان هەڵدا مامۆسایانی وانە بێ ژووتیان خێمە هەڵن لەویادا هەڵیشیاندا بەڵام لەنە هێزەمنیەکان و ڕێگان بێنەدرا تاکی بەردەوام ئێمە ئەمڕۆ ئەوە بەشداری مامۆسایان تەحکومەکە تاکەی بەردەوام بین بەڵێ بینەرانی شارپرس لە درێژە و ناڕزایەتیانی کە مامۆسایانی وانە بێژ وەکو پێشتی ژاماژەم پێکرد هەیەە بەردەوامی دەن بە بایکۆت لەناو پرۆسی خوێندندا و گربوونەوەی ناڕزایەتی بەیان بڵاوکردنەوە و خوێندنەوەی بەیاننامەی ناڕزایەتی و ئێستاش لە درێژەیە و ناڕزایەتیانەی کە ئەوان وکو مامۆسایانی وانە بێژ دەری دەبڕن شەقامێکی سەرەکی لە بەردەم بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا دادەخەن و ڕێگە بە هاتوچۆی وەکو خۆیان باسیەکان ڕێگە بە هاتوچۆی ئۆتۆمبیل نادەنیتر ئەمە وەکو کاردانەوەیە کە بەرامبەر و بێدەنگی کە وەزارەتی پەروەردە و حکوومەتی یاریمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان دەیانوێنن بەرامبەر بە مامۆسایانی وانە بێژ کە تاوەکو ئێستا لەگەڵ دەستپێکی زەنگی یەکەم زەنگی خوێندن یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن ئەوان زەنگی خوێندنیان لە سەر شەقامەکان لێدا و بەیاننامەی ناڕزایەتیان خوێندەوە بەڵام وڵامیان نەدرایەوە پرۆسی خوێندن پەکی خراوە بەڵام حکوومەتی یاریمی کوردستان بێباک و وزارەتی پەروەردە بێباکی خۆی دەنوێنێ بەرامبەریان و ئەومانە ئەم خۆیان باسی لێوە دەکەن بە کۆمەڵێک بشمی ناڕزایەتیاتون کە سەر شەقامەکان وەکو خۆشیان باس دەکەن بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە